هاوتەریب لەگەڵ هەموو ئەو قەیرانانەی بەرۆکی هەرێمی کوردستانی گرتوتەوە لە ئێستادا بڵاوبوونەوەی خێرا و فراوانی مادەی هۆشبەر لە ناوچە جیاجیاکانی هەرێم بە یەکێک لە مەترسیدارترین ئەو قەیرانانە دادەنرێت کە ئێستا و داهاتووی کۆمەلگا بەرەو هەڵوەشانەوە دەبات. بەو هۆیشەوە ناوەندە ئەکادیمیەکان وەخۆکەوتون بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە مەترسیەکانی مادەی هۆشبەر. ئەمە بەداخەوە جێگیریەوەی دەبین کە گەنجانمان ڕۆژ بە ڕۆژ لە ژمارە لە زیادبوودانای کە خو دەگرن بە مادە هۆشبەرەکان. ئێوە ئەرچی هەموو دام و دەستگایەکانە وەکو ڕاگەیاندن وەکو ئەمنی مامۆستایانی ئاینی و زانکۆ و کۆلیژەکان کە بتوان و هەروەها پەروەردە و تەندروستیش کە ئێحتمام بدەن بۆ بابەتەی لەسەر مادە هۆشبەرەکان و مەترسیەکان وشیار بکرێتەوە. ئیدارەی سۆران کەوتۆتە ناوچەیەکی سێگۆشەی سنووری لەگەڵ وڵاتانی دراوسێ. ڕاوێژکارێکی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیش دەڵێت ئەم هاوسنووریە کاریگەری دروست کردووە و سنووری سۆران وەکو پردێک بەکاردێت بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر بۆ وڵاتانی تر. بوونی ئەو سنوورە لەگەڵ ئێران کاریگەرێکی زۆری دروست کردووە وەکو دەستێک لە یاتۆ کوردستان بۆ پەڕینەوەی مادە هۆشبەرەکان بۆ وڵاتانی تر و هەروەها ئێمەش لە هەموو هەوڵ و توانایەک خراوەتەگەر وەکو حکوومەت وەکو بڵێن دەستگاکانی ترک بۆ پاراستنی سنوورەکان و هەروەها بۆ پاراستنی خەڵکو و هەروەها ئەوانەی کە توش بوونە بۆی بتوان دووبارە بگەڕێنەوە باری ئاسایی. هۆکاری لەبەر ئەوە مادەکان زۆرە ئێستا ئەگەر مادەکان بوونی نەبێ ئەو کاتە خەڵک لەکوێ بێنێ و هەروەها لەوانەیە هەرزانی و تۆزێ خەڵکیش فەراغێکی هەبێ بۆ ئەو بوارە ئیتر برادری خراپیش و بڵێن تێکەڵبوون لەگەڵ ئەو کەسانێکەوە توش بوون و کەسانی تر بڵێن تووشە بن. ئەوەی هەیە ئێستاکە ئێمە ئامارەکان لە بەردەستی ئێمەن بەداخەوە بە شێوەیەکن ئێمە لە هەوڵین سەرڕای ئەوە ڕوو لە زیاد بوونە بەڵام لە هەوڵین بتوانین پێشی پێ بگرین و تا ڕادێکی زۆری سەرکەوتوانە توانیتمان لە ڕێگای ئەو زانیاریانی بەدەستمان دەکەن هەوڵ بدەین ئەو کەسانێکەوە مادەی هۆشبەر بەکاردێن یاخود بازرگانی پێوە دەکەن یاخود لە هەوڵم بتوانن هەرێمی کوردستان بە شێوەیەک وەکو ترانزیت بەکاربێنن دەژیریان بکەین و لە لای خۆمانە وەکو بە شێوەی یاسا مامەڵەیان لەگەڵ بکەین. بەپێی ئەو ئامارەی بەڕێوەبەرایەتی گشتی نەهێشتنی مادە هۆشبەرەکان بڵاوی کردوتەوە تەنها لە ماوەی 5 مانگی ئەم ساڵ 393 کەس بە تۆمەتی کڕین و فرۆشتن و 598 کەس بە تۆمەتی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەستگیر کراون و دەست بەسەر زیاتر لە 1645 کیلۆگرام حەبوو مادەی هۆشبەر و 2184 پارچە حەبی هۆشبەردا گیراوە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.